من شێف نازم لە یەکێک لە هۆڵە وەرزشەکانی شاری سلێمانی وەک شێفێک دەست بەکارم. خواردنەکانیشمان بریتیە جۆری خواردنەکانمان زۆرە، بەس بۆن مەستێکی مریشکمانێت چلفرایمانێ فایتامان هەیە بە گۆشت بە مریشک، بابەتی چەنەها جۆر زەڵاتەمان هەیە، ئەیتر شەربەتی فرێشمان هەیە، ئەویش چەند جۆرێک شەربەتە کە بۆ یاریزانەکان کە سەردانی هۆڵەکەمانەکەن و بۆ دەروەی هۆڵەکەش کە سەردانمانەکەن ئامادەیەکەین. ئەتوانین یاریزانەکان بکەین بە چەند پۆلێکەوە بۆنمە کۆمەڵێکیان سەردانەکەن ئەو خواردنانەمان لا داواکەن کە بۆ وەزن داگرتنە کێشی لەشیان دابەزێنن، ئەوی زیاترە بێ بۆ نمونە احتیماتکەنە سەر ئەو خواردنانی کە ڕێژەی پرۆتینیان بەرزە، مادەی ڕیشاڵی باشی تایە و دومین کاربۆیدراتێکیش تەنها بەس بۆ سەرچاوی وزەوە بەکاربێنن، یعنی ڕێژەی کاربۆیدرات زۆر کەم بەکاربێنن لە خواردنەکانیانە، یان بۆ نمونە توانن لە ڕێگەی چوری سوود بەخشەوە. و ئەو کەسانشی کە یانەوێ وەزن سەرخەن و حەجمی ماسوولکەیان گەورە بێت، ئەبێت ڕێژەی کالۆری خواردنەکانیان زیاتر بخۆن، وەک لەو کەسانی کە وەزنیان داگرنەوە بێت کالۆری کەمتر بێت و ڕێژەی پرۆتینی بە نسبەیەکی وەسەد وەرگرن و کاربۆهیدات و چوری سوود بەخش زۆر زیاتر بێت لە خواردنەکانیانە، مادەی ڕیشاڵەکانیش کەمتر بێت. ئەو کەسانەشی کەیانەوێت بۆ نمونە وەزن دابگرن ئەتوانن بۆ نمونە ستەیکی مریشک بخۆن، ئەوە خواردنێکی زۆر زۆر تەندروستە، تەنها بۆ نمونە سنگی ستەیکە بەم شێوازە حازر کرا و گڕی لەگرێ، هیچ بە هیچ شێوازی ڕۆنی بۆ بەکار نایەندرێ. لەگەڵ برنجێکی جوانمان هەیە ویش تەنها بەس بە ئاو ئامادەکراوە، ڕۆنوشتی تیا بەکار نەهاتووە، تر لەگەڵ کۆمەڵێک زەڵاتەی تەندروستە، ئەویش بە ڕێژە بەکاربێنرێت. کەسانێک هەن لە ماڵەوە یان لە بازاڕیان لە دەرەوە نان ناخۆن، سەردانی ئێماکەن خواردنێکی تەندروستمان لاوەرگن. خواردنە تەندروستەکەش پێش یاری تقریبی سێ چارەکێک سەعاتێک پێشیاری وەربگیرێ باشترە. ئەویش نسبەتێک لە پرۆتین وەربگرێتتر لە سنگا بێ، لە گۆشتا بێ، لە ماسییا بێ و زایدەن زەڵاتێک، نسبەتێکی کاربۆیدراتیش کەم وەرگێ، ئەویش یان برنجیان پەتاتیان معکەرۆنیە، ئەویش ئاساییە. و بۆ دوای تەمرینیش ئەتوانێت بۆ نمونە ئێمە خواردنمان حازرکراو نییە، هەتا کەسەکە تەڵەبیەکە داوایەکە و کاتە بۆی دروستەکەین نیو سەعات پێشوەختە داوای خواردنەکەمان لێ بکە، هەتا شاورێگەکە ساونایەکەکە ئەو کاتە خواردنەکە ئامادا بێ و دەستکا بە خواردنی. بەخێرەوەی پاڵەوان باشی؟ ئەو نەمنەمەوە یاریتەواگەم ژمە خواردن تەندروست چیمانەیە بۆمان حەز؟ ستەیکی لێیە، چلفرای لێ، فایتای لێ، مەکسیکی لێ، بابەتی بەرگەکانی لێیە، ستێکێکم بۆ حەزم، ستێکێک بەسەر چاو. ئێستا وەزشەوانی کە هاتە لامان سەردانی کردین بۆ داواکردنی ژەمێکی خواردنی تەندروست، ئەویش کە داوای ستێکێکی مریشکی کرد. پێکاتەکانیشمان بریتە لە ستێکی مریشک کە ڕێژەی تقریبی 200 گرام سنگی مریشکی بۆ ئامادەکەین، لەگەڵ زەڵاتێکە پێگاتەکەی بریتە لە کاهووە، تەماتەیە، جەرجیرە، بیبەری ئەروانە، گێزەرە و سەوزەواتێکی جوانیشی بۆ ئامادەکەین لەگەڵە، ئەویش بۆڕۆکۆلیە، گێزەرە، فاسۆلای سەوزە، لەگەڵ نسبەتێک لە کاربۆیدرات ئەویش پەتاتەیە و برنجێکیش بە نسبەی 200 گرام برنجیشی بۆ ئامادەکەین، چکە ئەم یاریزانە ئامانجی ئەوەیە ماسوولکەی بەرێتە سەرەوە، یعنی وەزنی لەشی سەرخات، ئەویش ئەبێت ڕێژەیەکی پرۆتینی مامناوە وەرگێ و لەگەڵ ئەوەشە کاربۆیدراتێکی باش وەرگێ لەگەڵ چوری سوود بەخشە. ترێسا سنگی ستەیکی مریشکەکەمان حازرە، پێشوەخت ئامادەمان کردووە، ئەیکەینە سەر تاوەی گڕیلەکە بەبێ ڕۆن بەکارێنین. سەوزەواتێکی جوانیشی بۆ ئامادەکەین لەگەڵیە. ئێستا خواردنەکەمان ئامادەیە و ئەیکەینە سەر قاپەکە بۆ پێشکەشکردن بۆ یاریزانەکە. سەوزەواتێکی جوانمان بۆ حازر کردووە کە کاربۆیدراتیشی تایە و برنجێکی جوانیشی بۆ دائەنێ. وەکو وتمان ئەم یاریزانە ئامانجی ئەوەیە حەجمی ماسوولکەی گەورە بکات، یعنی وەزنی سەرخات، هەبێ نسبەتێکی پرۆتین وەرگرێ و
بەڵام ڕێژەی کاربۆیدراتی لە پرۆتین زیاتر بێت لە خواردنەکانیە ئامی ڕۆژانەی.